پانێڵێکی پەیمانگەی کوردی واشنتنە لە زانکۆی جۆرجتاون بۆ نەنەرانی هەر چوار بەشی کوردستان. باس لە دۆخی کورد لە وڵاتانە دەکرێت کە کوردستانیان بەسەر دابەشکراوە. باسەکە تایبەتە بە یەک نەتەوە، بەڵام لە هەر بەشێکی کوردستان ئاستەنگ و پێشاتی جیاواز هەن و وەک ئەوە وایە باسی چوار دەوڵەتی جیاواز بکرێت. ڕاستیدا ئەگرێتەوە بۆ چەند بابەتی سەرەکی یەکەمەوەی کە کوردستان دابشکراوەوە ڕاستیەکە کە خۆی سەپاندووە بەسەر ئێمەداوە. ئێمە لە هەر بەشێکە لە کوردستان هەین لانی کەم دوو هاوسێمان لەو بەرەوە وڵاتێکە کە بەشێکی کوردستانی تێدایە، بۆیە لە ڕاستیدا وەکو جەزیرەیەکی لێ هاتووە کە پێویستەکە کە زۆر وریایانە پەیوەندیەکانمان ڕێک بخەین و بەرەو پێش ببین و سەرەتا یارمەتی دەربین بۆ دۆزی خۆمان و ڕێگە نەدەین کە کێشەکە لەوە زیاتر ئاڵۆزتر بێەوە. دووهەمیش یارمەتی ئەتاوجەیە کە دەتوانین یارمەتی دەربین بۆ دۆزی هاونیشتمانمانیان لە بەشەکانی تری کوردستان. کۆبوونەوەی نوێنەرانی کورد لە واشنتن بەیەکەوە زۆر بەکەمی دەبیندرێت، بۆیەش کاتێک پانێڵێکی لەم شێوە دەبیندرێت جێگەی دڵخۆشی کورد و دۆستەکانی کوردیشە. بە بۆچوونی بەڕێوەبەری جێبەجەکاری پەیمانگەی ئاشتی کوردی لە واشنتن، ئاساییە کورد لە هەر بەشێکی کوردستان سیاسەتێکی جیاوازی هەبێت، بەڵام گرنگە هەر کارێک دەکەن بیر لە پاراستنی بەرژەوەندەکانی بەشەکەی دیکەی کوردستانیش بکەنەوە و وێنە گەورەکەی کوردستانیان لە بەرچاو بێت. نها چهار پارچه کردستان هنه و دبکو سیاسی پارتیین جدا هبن وک همو گلین جهانی کرجی جدا نه، یعنی فکر وان سیاسی جدا نه، بس لباجان واشنگتن وک لندن وک پاریس یک بوین نه کم کردن همو فکرین ناو یک پارتیه، یک بوین هر چهار پارچه و سیاسی پارتیین چهار پارچه کردستانه دکاربن ندشبری پارچه دن کار بکن. چونکە کوردستان یەک دەوڵەت نیە و کاریگەری چوار دەوڵەتی جیاوازی بەسەرەوەیە، دابەشبوون و کارکردنی کوردیش لە جی بەرژەوەندەکانی یەکدی کاریگەری گەورەی دەبێت، بە تایبەتیش لە شوێنێکی وەک واشنتن. بۆش بۆچوونەکان زیاتر ئەوەن ئاساییە هەر پارچەیەکی کوردستان سیاسەتی جیاوازی هەبێت، بەڵام ئاسایی نییە لە جی بەرژەوەندەکانی یەکدی کار بکەن. راستی ایرو یعنی پانیلکی گلکی خاش بو گلکی گریگ بو چهار پارچه کردستانی همی نونری وان همی ودری بو یعنی افتشتکی جیه دلخاشیه کو کردستان بهورتم يعني قل هفن ام دزانن يعني چهار پارچه کردستانی هر پارچه که تایبت بندی کیوی هيا گوری وی تایبت بندی هر پارچه که گوری وی جی دخبتن و گوری وی جی کاری خدکن. يعني ام بهيفيدي من البانيل جي قلت يعني اگر يك باشور بي يعني جروجافا بي كدري بي بلا بي ويدا بي هر هفتي تنكي بكي كو باراستاني كردستاني عادية دل كردستاني بكي اف اركاكي سرويه. ام کۆبوونەوەی و گۆڕینی بیرروبۆچی نوێنەرانی کورد لە واشنتن بە هەنگاوێکی گرنگ دادەندرێت، بۆچوونەکانیش ئەوەن کۆبوونەکانی لەم شێوە زیاتر بکرێن و ئەم بۆچوونانەش کە لەم شوێنە گشتیانە دەگوترێن گرنگە لە سیاست و گفتوگۆکانیشیاندا لەگەڵ بەرپرسانی ئەمریکا ڕنگدانەوەی هەبێت. دیار کوردە ڕوودا و واشنتن.